عزیزانی کورسان مەگەزین دووبارە سڵاوتان لەوێت ئێمە بەردەوامین ئەم ئێوارەی کورسان مەگەزینمان بە تەواوەتی تایبەت کردو بە گۆرانی و میوزیک لەم ئێوارەی کورسان میوزیکە بە تەواوەتی تەنها و تەنها گوێگری گۆرانی و میوزیکە بن چونکە ئێوارەکانی دیکە فیلممان هەبوو باسکردنی کۆمەڵێک بابەتی ئەدەبیمان هەبوو بەڵام ئەم ئێوارێت تەنها و تەنها میوزیکێ بێت بەرنامەکەمان ببورن جا لەم تەوەرەی ئەم جاری ستۆدیۆمانە سێ خاتوونی زۆر جوان سێ خاتوونی دەنگخۆش سێ خانمی لێهاتوو میوانی کورسان مەگەزینن کە ئەمڕۆ بە سوپاسەوە لە دوای ئەوەی کە کۆنسێرتێکیان لە شاری سلێمانی ئەنجامدا ڕاستەخۆ لە دوای کۆنسێرتەکەەوە هاتون بۆ کورسان مەگەزین و بەرنمەیەکی جوان پێشکەش بە ئێواکەن کۆمەڵێک بەرهەمی جوان لە ڕێگەی کورسان مەگەزین و پێشکەش بە ئێواکەن ئەو سێ خاتونەش لە گروپی کچانی ڕۆمانگن کە بە هەرێکێکتان پێ بناسەنم هەرێکە لە خاتوو مۆنامۆڵایی کە بەڕێزیان سەرپەرشتیاری گروپەکەن بەخێر بێت خاتوو مۆنا هەروەها خاتونیان عەزیمی کە بەڕێزیان میوزیسیانن هەروەها خاتوو ژیان وەلەدی کە گۆرانی بێژی گروپەکەن ببورن بەخێر بن بۆ ئەم ئێوارەی کورسان مەگەزین زۆر خۆشحاڵین کام ئێوارەی لەگەڵ ئێمەیان جا پێم بڵێ خاتوو مۆنا کۆنسێرتەکە چۆن بەڕێوە چوو ئایا بۆ شێوەی بەڕێوە چوو کە خۆتانەتان ویست؟ سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانتان زۆر خۆشحاڵین و سپاس لە داوەتەکەتان زۆر زۆر باش بوو خەڵکێکی زۆر هاتەبوون ئەوە جێگەی شانازی بوو بۆ ئێمە کە ئەم گروپە یەکەمین کۆنسەرتی خۆیە کرد لە سلێمانی و هیوادارم کە خەڵکیش وا دیار بوو کە بە دڵیان بوو هیوادارم کە بە دڵ ڕازی لە ساڵۆنەکە ڕۆشتوێتنە دەرەوە تقریبەن ئێمە کۆنسەرتەکەمان ماوەی 1 ساعت بوو دە گۆرانیمان پێشکەش کرد لە هۆڵی تەوار بوو زۆر باشە لەشتان ساخ بێت خانمینە ئەزام کە زۆر مامدون بەڵام ئێمە زۆر حەزماکری کام ئێوارێ لەگەڵمان نابن و کۆمەڵێک بەرهەمی جوانی خۆتان پێشکەش بە بینەرانی کورسان مەگەزین بکەن خاتوو نیان پێم بڵێ کۆنسێرتەکە بەلای تۆ چۆن بوو بەو شێوەیە ڕۆژ بەڕێوە کە خۆت حەستە کریا خودت بیرت لێ کرد بۆ وێنات کردو کە بۆ شێوەیە ڕات وەڵاهی زۆر جێوێکی خۆش بوو لەگەڵ مردمی سلێمانیەوە و هەروەها خۆمان زۆر خۆشحاڵ بووین لەبان ئستیج لەسەر ئستیجەوە زۆر بە شایی و بەخۆشیەوە بەرهەمەکانمان پێشکەش سلێمانی عەزیز کرد دەستان خۆش بێت خاتوو ژیان هەستێکی چۆن بوو کە لەسەر ستیج بوویت کۆمەڵێک بەرهەمت بە دەنگە خۆشەکەی خۆت پێشکەش بە گوێگرانی نێو هۆڵەکە کرد هەستێکی چۆن بوو؟ وەڵا زۆر هەستێکی خۆش بوو بە خۆشحاڵیەوە وازانم خەڵکی سلێمانیش خۆشیان لێ هاتبوو لە بەرهەمەکان دڵنیاین لەوە بێگومان بەڵێ ئەو بەرهەمانە چی بوون کە پێشکەشکردن لە نێو کۆنسێرتەکە هەندێک لە بەرهەمانەمان ناوەکانیانمان پێ بڵێ با بزانین چ بەرهەمێکت پێشکەش کردە بە گوێگران بەرهەمەکان زۆربەیان فولکلۆرن بەڵام یەکێکیان مەقامە لەو دەمەیڕا بەڵێ یەکێکیشیان ئاوازی خوالی خۆش و مەرزیە فەرێقیە هیوا مەگری بعد یەکی تریشیان ڕێبوار بە ڕێبوارە تر دەسماڵێ و دەسماڵێ هۆی بێری بێری تر بەرهەمی جوانتان پێشکەش کرد کۆمەڵێک هونەرمەندی باشتان هەڵبژار بوو کە گۆرانیەکانیان بڵێنەوە و بەڕێزیشتان ئاوازەکەی بژەنەوە دەستان خۆش بێت کۆنسەرتێکی زۆر جوان بوو جا خاتوو منە لە بەرەسانەوە دەست بکەمەوە دووبارە پێم بڵێ ئەم گروپە گروپی کچانی ڕۆمانگ کەی دروست بووە لە چەند کەسبێک هاتووە؟ وەڵای ئێمە ئەم گروپە تقریبەن ماوەیەک ساڵێکەوێ دامان مەرزاندووە و دەستمان پێ کردووە هەر یەک و بەجیا پێشتر ئیشمان کردووە لە گروپایەکی تر بەڵام وەکو ئەوەی کە ئێسام گروپاش کەسیەمان دروست کردووە ساڵێک ئەبێ و ئەمە ئەوەڵین کۆنسەرتمان بوو کە لە شاری سلێمانی کردمان پێش ئەوەیش لە یادی هەڵەبچە بەشدار بووین ڕۆژی هەڵەبچە زۆر زۆر ئەویش جەوێکی خۆش بوو خەڵکێکی زۆر هاتبوون و زۆر خۆشحاڵ بووین لەسەر گروپەکە گەرباسکەم ئێمە هەشت کچین کە لە شاری سنەو ئامێرەکانمان هەمووی سونەتین تارە ئودا جۆزەیە سنتورە باڵەبانە و دەف و گۆرانی بێژەکەمان بە تەماین
زەرب و تۆمبەکیش بیرم چوو بەتەمەین بەرهەمی زیاتری خۆمان بێ تایبەت بە گروپەکەمان ئامادەکەین و یەک بەرهەمیشمان تازەی ڕێکۆرد کردووە بەڵام هێشتا ڤیدیۆ کلیپەکەیمان نەکردووە ئیشەڵا بەتەمەین دوای ئەم کۆنسێرتە ڤیدیۆ کلیپ بکەین و حەزەکەین ئەگەر لە کۆرتساتیان هەر شوێنێکتر بێ بڵاو بێتەوە ئەوە پاڵپشتی بکەن لە گروپەکەمان بۆی کە خەڵکیش زیاتر گروپەکە بناسێ. بە خۆشحاڵیەوە کورسات ماڵی هەمووانە ئێمە دەیمەوە مانوتە کورسات ماڵی هەمووانە ماڵی هونەرمەندانە بێگومان هەر بەرهەمێکتان هەبوو ئێمە بە خۆشحاڵیەوە لە کورسات و لە کورسات مەگەزینەوە باسێکین و پیشان بە بینەرانی خۆمانی ئین جا ئەم ئێوارێ میوزیکیەمان بە هەر بە میوزیک و بە خۆشیەوە بڕوات ئێوەش بەرهەمێکمان ئەگەر پێشکەشکەن بەسەر چاوتان خۆش بێت. لو دمي ظلم ليدا وبوجوا لو دمي ظلم ليدا وبوجوا من ديواني شاوي جوانم شاوي جوان گرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم ئەمانە ئەمانە گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم ئەمانە ئەمانە چاوی جوانم نەدی تێر بە چاوانم ئاخایی ناز دەرگیان دەردی دووری کوشتمی دەردی هۆشیاری و سەبووری کوشتمی دەردی دووری کوشتمی دەردی هۆشیاری و سەبووری کوشتمی یادی یارانی وڵاتم ڕۆژ و شەو لێ حەرام کردم قەرار و خورد و خەو خەم ڕەوێنێ لێرە من ناکەم بەدی چۆن پەنا بۆمەی نەبەم ساقیەدی ئەمانە
یاری 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 یار امان امان نازنی هیوا مگیری هنسکینی و شو بس هل دباس بگیری لچاوی بی قرارم بو چی درمانی و ناو زبری کوری خم کر پلامی و نیدن یایتا زخل قاوی أداقريت بزار بيجز للروحي بر قلاراوي جيه أم قريه بغايا كرو زيني والشوق الفين جيه أم قد رولداني لشاوت بمآل الرجين لقلوخن جساواي لسار خوفي بهار الروي جي فرقت لبارجي أو حتى كوسيس أبي أمري چیه کورپم چه سرکا و هم محکومی گریانی که تو هشتا لخم ناگی لمانای گریه نازانی اگر وک دای که حسرت دیدکات رنجت بچی جایا زمان گردی اما بدم باوا ببيجايا حقت بو عرش بالرزيني بنالي روحي برئيشت لا أستيري سما بجيني فرمسكي ضوي وشت بخوراي متر ساخن مخو مقري بچی دیارا کچی لو تختی ناو چاوا ننوسراوا پێشکەشتان بێت. یەخوا دەنگتان خۆش بێ دەستان خۆش بێت بەرهەمێکی زۆر زۆر جوان بوو ئەمەیە کە وتمانە ئێواری کوردستان مەگەزینتان بۆ پڕەکەین لە میوزیک و گۆرانی بەرهەمێکی جوان هەر لێرەش نیوە کۆنسرتێک بوو کە پێشکەشی ئێمەتان کرد بەرهەمێکی چەند دەقەیتان پێشکەش بە بینەرانی کوردستان مەگەزین کرد لەشتان ساغ بێت زۆر سوپاستانەکەین جا خات و ژیان با لە تۆ دەست پێ بکەم دووبارە دەنگت خۆش بێت پێم بڵێ ڕۆژانە بەدەر لە گۆرانی وتن بە چیوە سەرقاڵی ڕۆژانی خۆت چۆن بەڕێیەکەیت؟ من لە ئازمایشگا کارەکەم جیا لە کاری میوزیک ئیتر بە کاری ساز و ئاواز و زۆر باشانی بەوانەوە سەرقاڵی خاتونیان ئەی تۆ ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ وەڵاهی من بە زانستگا لە زانستگا موسیقا دەخوێنم هەروەها بە موسیقی و بە میوزیک و ئەرێنج و ئەم زۆر هەر شتێک هەست هەر شتێک پەیوەندی بە میوزیک و هەبێت و پێی سەرقاڵی لە شە ساڵ میوزیک و زیندوم هەر بژیت بێگومان میوزیک ژیانە خاتون منات پێم بڵێ تۆ چۆن بوو توانیت پەیوەندی بکەیت بەم کچە جوانانەوە ئەو کچە جوانانی دیکەش کە نەیانتوانیوە ئەم ئێوارەی لە کوردستان مەگەزین لەگەڵ ئێمە ئامادەییان هەبێ چۆن بۆ ئەم کچانە پەیوەندیان بە تۆ کرد و ئەم گروپەتان دروست کرد ئەم گروپە میوزیکیەتان لێ دروست کرد؟ وەڵا جا من هەمیشە خۆم زۆر حەزمە کرد گروپێکی زۆر باش پێک بێنیم گروپێکی پرفشناڵی موسیقی هەموو کات ئەوەمان کردووە بەردەوامی بەڵام ئەم جاریان زۆر تایبەتترە بەلای خۆمەوە و هەمومان لە مێژە دۆست و برادەرین هەر لە ڕێگەی موسیقی یعنی هاوڕێ بوون بەڵێ
هەر لە ڕێگەی موزیکۆ یەکترمان ناسی بەڵێ. و لەوانێ مەسەڵەن سێ چوار کەسمان لە فێرگەی کا ئیش بکەین یان مەسەڵەن ڕەفیق و خوشکی خۆم ئاوای تر هەر لەمانە پێکاتوین یعنی خوشکی خۆشتی تیا لەنەو گروپەکەیە پێم خۆش هەر یادێ بکەین لەو 5 کەسەکەی تریشمان کە بەداخۆ لەبەر ئستودیۆکە نەیانتوانی لێرە بن هەمومان هەر ڕەفیقین یعنی لە زوو یەکترینە ناسین نیان و پوونە خانم ژەنیاری تارەکەمان خوشکن بە یەکەوە ئەمن خۆم لەگەڵ ژەنیاری ئەودەکا دوو خوشکی تر هەمومان هەر خوشکین ژەنیاری باڵەبانەکە کە تقریبن ماوەی 15 ساڵە بەرادەری زۆر نزیکمە ژەنیاری تۆم بەک و زەربەکە هەروە فەرناس خانم و ژیانیش کە لە مێژە چەند ساڵەوە پێش ئیشێکمان کرد بەڵام لە گروپێکی ترا پێکەوە ئیتر سوتفەوە بوو کە ئەمجار خۆمان گروپێک کچانە دروستکەین و ژەنیاری سنتورەکەیشمان کە هەر لە مناڵیەوە ئەیناسین و ئیشی موزیکەکە ئیتر وەڵا ئاوا بێک و ئاشنا بووین و ئەم گروپەمان دروست کرد و ئێستا زۆر خۆشحاڵین و بەڕاستی زۆریش دڵخۆشین بەبوونی هیوادارم بتوانین بەردەوام بین و بەرهەمی جوان پێشکەش بە خەڵکی عزیز بکەین. نمونەیەکی زۆر جوانی کچانی کوردن ئەوش لە یاد نەکەم ئەم ئێوارەیە بە جلوبەرگی کوردی و بە جلوبەرگێکی جوانەوە هاتون بۆ ئێرە مادوونە ناسانە کۆمەڵێک بەرهەمی جوان پێشکەش بە ئێماکەن دەستان خۆش بێن نمونەتان زۆر بێت کچە جوانەکانی کورد. جاخات و مناتۆ پێم بڵێ تۆ ڕۆژانە بەچیوە سەرقاڵی توش هەر بە میوزیکەوە بڵام ئەبێ سەرقاڵ بیت. ئەرە وەڵا هەر ئیشەکەم هەر لە فێرگەی موزیکە دەرس ئەڵێمەوە دەرسی موزیکی منداڵان کاتە تۆ مامۆستای ناتوانم بێژم مامۆسام بەڵامی تر ئیشەکەم چۆن مامۆسا بەڕاستی کەلێمەیەکی زۆر بەرز و قرسە پێم پێشنیە وشەیە بۆ خۆم بەکاربێنم بەڵام لە مناڵی و ئیشی موزیکم کردووە تقریبان لە تەمەنی 16 ساڵێکی و دەستم پێ کردووە ئیتر لەبەر ئەوە لە فێرگەکانە دەرس ئەڵێمەوە زۆربەی لە کچەکانی تریش هەر ئێستا لە فێرگەکانە خەریکن ئیشەکەن و دەرس ئەڵێنەوە من بەشی موزیکی منداڵان و ئامێرە کوبەیەکان وەک دەف و دایرە و دەهۆڵ و ئیتر لەوێ تەدریسەکەین و تقریبان هونەرخوازی زۆرمان هەیەەوە ماشەڵایسە خۆیان یەکێکە لە ژێنیارە باشەکانن دەسەوانە سەرقاڵین زۆر کاتانە دەستە خۆش مامۆستامونە چونکە تۆش فێرخوازەکان فێرەکەیت لەشە ساغ بێت هەر بژیت خات و ژیان چێ نمونەیەکی گەورەیە بۆ تۆ چ هونەرمەندێک نمونەیەکی زۆر گەورەی بۆ تۆ کە چاوی لێ بکەیت و گۆرانی بڵیت. وەڵا هونەرمەندی گەورەمان زۆرە بەڵام هەمیشە هەر لە مناڵیەوە حەزم لە دەنگی خاتو مەرزیە بووە خاتو شەینی تاڵەبانی مامۆستا ناسر ڕۆزازی مامۆستا نەجمەدین ینی بابزەمەر حەزیشت بەوتنەوەی گۆرانەکانی ئەوان ئەو هونەرمەندە گەورانە هەیە بەڵێ فولکلۆرەکان ماملێ مامۆستا حەسەن زیرەک هەموویان بەڕاستی گەورە بوون و جێی شانازین بۆ ئێمە بەڵام زۆرتر لە گۆرانی بێژە ژنەکان حەزم لێ بووە وەکو لەیلا فەرێقیش دەنگە خۆش بێت دەستە خۆش بێت بێگومان ئەوانە مامۆستانەوانە مەدرسەیەکن بۆ خۆیان. خاتومونە ئامانجی گروپی کچانی ڕوومانگ چییە؟ ئەتانەوە بەچی بکەن ئەتانەوە چ مەسچێک بگەێنن؟ ئامانجەکەمان سەرەتا هەر پێشکەشکردنی موزیکێکی ڕەسەنی کوردیە کە هەر بە شێوازی نەتەوەی بیپارێزین ئاهەنگەکانمان گۆرانیەکانمان هەمووی هەر فولکلۆرن هی مامۆسا گەورەکان بەڵام بە ئەرێنج و تەنزیمێکی نوێ و خەریکین دووبارەیانەکەینەوە هەروە کە باسیشم کرد بەرهەمێکی تایبەتی خۆیشمان ڕێکۆرد کردووە کەوا بێتە یەکەم بەرهەممان وەکو ڤیدیۆ کلیپ کە بڵاوە بێتەوە و دوای ئەم کۆنسەرتێش بە تەماین هەر لە شاری سنا کۆنسەرتێ بکەین. کەواتە هەنگاوی دواترتان بۆ شاری سنا بۆ شارەکەی خۆتانە بێت لێ کۆنسەرتێک ئەنجامێن. بەڵێ زۆر بەس بۆ ژنانە لەوێ مەتوانین بەس بۆ ژنان کۆنسەرت بکەین یعنی خانمانیانە نێو کۆنسەرتەکەتانەوە. زۆر باشە کەواتە وتان بەم زوانە ڤیدیۆ کلیپیشتانە بێ بەرهەمی خۆتانە بە تایبەت بە خۆتان
بەڵێ کەی ئیشەڵا بڵاوەکەنەوە کەواتە وەڵا ڕێکۆردمان کردووە بەس ڤیدیۆ کلیپەکەی ماوە لەوانەیە بۆ 2 هەفتە نەهایەتەرەوە نەتول بکێشێ 2 هەفتە یەکتر ئامادا بێ و ئیشەڵا توانین بڵاوی بکەینەوە زۆر باشە کەواتە کورسان مەگەزین لەبیر نەکەن زۆر بۆ خۆمانی بنێرن بۆ ئێمە لە کورسان مەگەزینەوە کە بۆ بینەرانی لێبین ئەو بەرهەمە جوانێکی ئەوە پێشکەشەکەن کۆمەڵە خاتوونی زۆر جوان و قەشەنگ لەنێو ئەو گروپیان لێ هاتوون نمونەتان زۆر زۆر خۆشحاڵ بوون کام ئێوارێ لەگەڵمان نابوون خاتومونە ئەمانەوێت بەڕێزیشە بەرهەمێکمان پێشکەشکەن یا با بزانین بەرهەمی کۆتاییتان چییە بێت بەرهەمی کۆتایی من هەر ئەتوانم پارچە موزیکی ئەسفەکەم بە خزمەتانە دووبارە بەخێر بن بۆ بەرنامەی کورسان مەگەزین هەمیشە هەر هەبن سەرکەوتوو بن زۆر سپاس دەستان خۆش بێت